ئەو خەڵکی ڕۆهینگیا لە گەورەترین کەمپی پەناخوازی جیهاندا دەژین. ئەوان ڕوبەڕووی ئازاردانی ترسناک، برسێتی، نەخۆشی و بارانی قورس بوونە و ئەو ڕووداوە ناخۆشانیان لەبیر ناکەن. بێجگە لە پاکتاوی نەتەوەی ناتوانین ناویتری لەسەردا بنین، بەڵام دوای سەردام لە بەنگلادێش بە تایبەت لە بازاڕی کاکس شوێنێک پەناخوازانم دیت بە واکامە گەیشتم کە ئەگەر کەیسەکان برا بۆ دادگا ڕەنگە وەک تاوانی ژێنۆساید سێر بکرێن. حکوومەت هاشا لەو تاوانانە دەکات. پێشتر وتومانە ئەمە پاکتاوی نەتەوەیی نییە، ئەمە جینۆساید نییە. ڕۆهینگا وە کەمینە لە میانمارە کە وڵاتێکی بوداییە و بۆ دەیان ساڵە مافی بوون بە وڵاتی و مافەکانی سەرەتایی دیکان حاشا لێ دەکرێت. گەورەترین کۆچبەری مانجی ئاگۆست ڕوویدا دوای ئەوەی لەشکەر دەستی بە سەرکوتی بێڕەحمانە کرد پاشەوەی چەند هێرشی خوێناوی میلیتانەکان بۆ سەر هێزەکانی ئاسایش کرا. حکوومەت دەڵێت دۆخەکە باشتر بووە و ئامادەی وەرگرتنی پەناخوازانە. ئێستا دۆخەکە ئارامە و توانیمانە ئاشتی و سەقامگیری بۆ هەرێمەکە بگەڕێنینەوە. بەڵام لە دەمێکدا توندوتیژی کەم بۆتەوە هەندێک نیگەرانن کە ڕیشەی هۆکارەکان چارەسەر نەکراون. لە پێشدا هیچ کەس سەبارەت بۆ تاوانانە بە بەرپرسیار نەزانراوە کە لەلایەن لەشکری میانمارەوە ئەنجامدراون. دووەم هەموو سیستەمی جیاوازی دانان و سەرکوتکردنی ڕۆهینگا هەروە لە جێگای خۆی داماوەتەوە. دۆخەکان بۆ گەڕانەوەیەکی سەلامەت و جێگای ڕێز هێشتا پێک نەهاتوە، بۆیە پێم وایە ئەرکی کۆمەلگای نێونەتەوەییە گوشاری زیاتر بخرێتە سەر حکوومەتی میانمار کە بەڵێنیەکانی خۆیان بەجێبگێنن. ڕێبەری وڵات خانمی ئان سان سووکی لە پلەی نێونەتەوەیی ڕخنەی لێگیراوە کە کارێک بۆ کۆتای پێهێنانی قەیرانەکە ناکات، بەڵام لە نێو خۆ ئەو هیچ گوشاری لەسەر نییە یارمەتی با ڕۆهینگا بکات. ئەگەر لە نێو میانمار دەتەوێت ڕوانگەی خەڵک بزانی، خەڵکی مامناوەندی ڕۆهینگایان پێگرنگ نییە، لە ڕاستیدا گەلێک پێخۆشحاڵن. گەلێک چاودێری نێونەتەوەی دەڵێن بەرپرسیارکردن چارەسەرێکی پایدارە. پێویستە ئێمە ئەوە ببینین کە ئەنجومەنی ئاسایشی UN ئەم بابەتە بدا بە دادگای نێونەتەوەی تاوانەکان. ئەو تاوانانەی کە لە ڕاخینە ڕۆیانداوە بەپێی یاسای نێونەتەوەی تاوانن لە دژی مرۆڤایەتی. میانمار کمیسیۆنی لێکۆڵینەوەی خۆی لەگەڵ دوو کارناسی نێونەتەوەی و دوی نێوخۆی دامەزراندووە، بەڵام چاودێران گومانیان هەیە کمیسیۆنەکە بتوانێت بڕیارەکانی خۆ بەڕێوە برێت. لەسەر گەڕانەوەی پەناخوازان میانمار و بەنگلادێش ڕێکەوتنیان واژۆ کردووە، بەڵام تا ئێستا کەس نەگەڕاوەتەوە. لە یەکەم شەژمانجی ئەمساڵ زیاتر لە 11,000 پەناخوازی ڕۆهینگیا گەیشتنە بەنگلادێش. دوای تێپەڕینی ساڵێک هێشتا دۆخەکە ئاڵۆزە. حکوومەت دەڵێت کار دەکات بۆ ئەوەی پێشنیازەکانی دەستەی ڕاوێژکاری بە سەرۆکایەتی ئەو کات کۆفیانان ئەنجام بدات کە مەسەلەی وڵاتی بوونیش دەگرێتەوە. لەم دوانەدا ئان سان سووکی هۆشداریدا کە تێرۆریزم وەک هەڕەشار لە ڕاخێنەت دەمێنێتەوە. باڵوێزی میانمار بەدەنجی ئەمریکای کوت کە حکوومەتەکەی باوەڕی وایە ئەوەش دەبێتە هۆی ئەوەی شەپۆلێک لە هێرشەکان لەلایەن میلیتانەکانی ڕۆهینگیا بکردرێت.